بینەرانی شارپرێز ئەم کاتتان باش خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی ئارمادا هاتمەوە خزمەتی ئێوە بۆ ئەڵلقەی ئەم جارشمان میوانداری خاتوونێکمان کردووە ئەویش خاتووتانیان شەهید تاهیرە ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستانە و بەرپرسی ڕێکخراوە پیشەوی و جەماوەریەکانە. خاتووتانیا ئەم کاتت باش بژێت پێمان خۆشە لە دوو خولەکی سەرەتادا پێناسەیەکی خۆتمان بۆ بکەیت. من ناوم تانیا تاهیر جەلالە، کچی شەهید تاهیر جەلالم. لە ساڵی 1984 لە شاری سلێمانی لێدایک بووم. قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی دواناوەندیم هەر لە شاری سلێمانی تەواو کردووە. خوێندنی زانکۆم لە شاری کۆیە تەواو کردو، کۆلێژی یاسا لە ساڵی 2007 بۆ 2008 و لە ئێستای خوێندکاری ماجستێرم پرۆژەی هاوبەشی نێوان زانکۆی سلێمانی و زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە قۆناغی نووسینەم لە بەشی یاسایی گشتی. ئەلبەتە دەستپێکی کاری من بۆ کاری ڕێکخراوەیی و سیاسی بە حکمی ئەوەی کە ئێمە خێزانەکەمان خێزانێکی شۆڕژگەڕ و کورتپەروەر بۆ خۆیان خێزانێکی سیاسی بوون، بە حکمی باوکم و خاڵەکانم هەموو ئەمانە ناکرێت دەستپێکی سەرەتا بەڵام لە نقطەی بیدایەتمان لەکوێوە دەستپێیەکە، بەڵام وەکو بەشدارێکی فعلی خۆم لە ساڵی 98 بۆ 99 سەردانی ڕێکخراوەکانی خوێندکاران و لاوانی حیزبی سۆسیالیستمە کرد، بە بەردەوام تەواجودم هەبووە و لە ساڵی 2002 لە کۆنگرەی ئەو ڕێکخراوانە بەشداریم کرد و خۆم هەڵبژارد بۆ ئەندامی سکرتاریەت. خۆشبەختانە ئەو کاتە ڕێژەی بەشداریکردنی ئافرەتان لە ئۆرگانە حیزبیەکانە زۆر کەم بوو، بەڵام من توانیم بە پاڵپشتی کادرەکانی نێوان حیزبی سۆسیالیست و ئەو ئەندامانی کە لە ڕێکخراوەکان بوون یەکەمین دەنگی کۆنگری ڕێکخراوەکانی خوێندکاران و لاوان بەدەست بێنم و بۆ ئەندامی سکرتاریەت. دواتر قۆناغەکانی تری کاری سیاسی و حیزبی بڕی تا گەشتمان ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی حیزبی سۆسیالیست، دواتر مەکتەبی ڕێکخراوە پیشەوەی جەماهەریەکان لە ساڵی 2012 بۆمە سکرتێری ڕێکخراوی گەشەپێدانی ئافرەتانی کوردستان و هەر هەمان ساڵ لە کۆنگرەی شەشەمی حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان خۆم پاڵاوت بۆ ئەندامی سەرکردایەتی و خۆشبەختانە لەو کاتەش ئێمە سێ ئافرەت خۆمان پاڵاوتەوە بۆ پۆستە، هەر سێکمان بەبێ سیستەمی کۆتا، چکە هەموو ئافرەتانی حیزبی سۆسیالیست لە کۆنگرەی ئێمە ڕەتمان کردەوە کە سیستەمی کۆتا هەبێت لەناو حیزبەکەمان، خۆمان توانیمان ببینە ئەندامی سەرکردایەتی و لێشەوە بۆ مەکتەبی سیاسی و تا ئێستا بەردەوام لە کاری حیزبی و لە ئێستاشە بەرپرسی مەکتەبی ڕێکخراوە پیشەوەی جەماهەریەکانی حیزبی سۆسیالیستم. سەرکەوتوو بێتانیا. خان تۆ لە نووسینێکدا لە فەیسبوک نووسیتەوە و کردوتە تا باگراوندی پەیجەکەشە ئەڵێ پێشکەوتن و خۆشگوزەرانی هەر کۆمەڵگەیەک بەندە بە بەشداریکردنی ئافرەتان تێیدا. بۆچی لە ناو حیزبی سۆسیالیستە ڕێژەی ئافرەت زۆر کەمە بە تایبەتی لە سەرکردایەتی ئەو حیزبەیە؟ دیارە من ئەو نووسینە لە بڕوایەکی تەواومەوە بە بەشداریکردنی ژنان لە هەموو جونگە ئەساسیەکانی کۆمەڵگەیە نووسیمە و قەناعەتیشم پێیەتی و کاریشی لەسەر ئەەکەین. دیارە حیزبی سۆسیالیستیش وەکو ڕێکخراوێکی سیاسی ناو کۆمەڵگەی کوردی کاریگەرە بە کۆمەڵێک فاکتەر کە لە دەرەوەی حیزبی سۆسیالیست خۆی ڕەنگە ئاراستە بکرێت، یان ڕەنگە کاریگەری هەبێت لەسەر بڕیارەکانی و ڕێژەی بەشداریکردنەکانی تاک بە گشتی تایە چ گەنج چ ژنان و چ پیاوان ئەوە. بەڵام ئەمە ڕەنگە بۆ حیزبی سۆسیالیست تا ڕادەیەک بۆ شوێی نەبێت کە جەنابتان سەرنجتان یابێ، چکە ئێمە لە حیزبی سۆسیالیست لە کۆنگرەی شەشەم و لە بیدایەتیش ئاماژەم پێەیە ئەو ئافرەتانەی کە خۆمان تموح و ویستمان هەبوو بینە قیادی ئەو حیزبەوە سەرکردایەتیکردنی ئەو حیزبەوە سێ ئافرەت خۆمان کاندید کرد و هەر سێ ئافرەتەکەش بەبێ سیستەمی کۆتا، ینی بە تەواوەتی بە دەنگی خۆمان بووینە تا ئەندامی سەرکردایەتی لە حیزبی سۆسیالیست. بەڵام بۆ هەر بارودۆخێکەوە بێت دوان نەو ئافرەتانە نیانتوانێەوە درێژە بە کارەکانی خۆیان من لە ناو حیزبی سۆسیالیستە و کۆتاییان بە بەشێک لە خەباتی سیاسی خۆیان هێناوە. بەڵام خۆشبەختانە لە دام و دەستگاکانی تریوان با بڵێن لە مەڵبەندەکانمان و لە مەکتەبەکانی تر وەکو مەکتەبی ڕێکخراوە پیشەیەکان کۆی مەکاتیبەکانی تر ژنان وجودیان هەیە، تەواجودیان هەیە و ئەگەر دیقەتیشت دابێ
لە پرۆسەکانی هەڵبژاردنە ژنان لە ناو حیزبی سۆسیالی ئافرەتانی حیزبی سۆسیالی بەڕاستی تەواجودیان هەیە کە ئەمە بۆ خۆی هەنگاوێکی گرنگی بەشداریکردنی سیاسی ئافرەتانە لە ناو ئەرێمی کوردستانە بە تەواوەتی. بۆیە ئەمە بەشداریکردنی سیاسیانی حیزبی سۆسیالیستان هەر لە یەک ئافرەت و دوانە خۆی نەبینیوەتەوە. ئێمە مێژوویەکی دوور و درێژی بەشداری سیاسیمان هەیە، هەر لە کارەکانی ڕێکخستنەوە مەسەلەی ژنی پێشمەرگە لە شاخ و بەشداریکردنی خەباتی ڕێکخراوەی خەباتی سیاسی و لە ئێستاش ئەمە ژمارەیەکی باشمان هەیە کە لە ئاستی تموحی ئێمەیان نیە. ئێمە خەباتی ئێمە و ویستی ئێمە و تموحی ئێمە زۆر لەوە زیاترە. هەڵبەت هەموو ئەو کاریگەریانێک کە لە دەرەوەی حیزبی سۆسیالیست کاریگەریان هەیە لەسەر بەشداری ژنان و ئافرەتان لە ناو کۆمەلگایە بۆ هێنانە پێشان بۆ سیاست کاریگەریکی تەواویشی لەسەر حیزبی سۆسیالیست. باس ئێوەت کرد کە ئافرەتان زۆرە، ئەبینین ئەمە لە هەڵبژاردنەکانیش ئافرەتان ئەبینین بە ڕێژەیەکی بەرچاو، بەڵام بۆچی ناتوانن یعنی هاوکاری ناکرێت لەلایەن حیزبەکانەوە ببن بە ئەندام پەرلەمانی هەرێم بێت یان عێراق بێت، ینی وەکو شتێک هەر مەحدودە. بەداخەوە کۆمەڵگەی کوردی خۆی بۆ تا ئەم دقەیە نەیتوانیوە ئەو قۆناغە تێپەڕێنێ کە بتوانێت متمانەی تەواو بە کاندیدا ئافرەتەکان کاکە لە زۆر ڕوانێ ئەو ئافرەتانی کە ئەچنە جونگەکانی بڕیاردان چ تەشریعی بێ چ تەنفیزی بێیان قەزاییەکان بێ بۆ خۆیان جێگەیان دیار بووە توانیویانە سەنگ و قورسایی خۆیان هەم لە ڕووی ئەمەلیەوە دیاری بکەن. ئەمە بەشێک بۆ لەو کاریگەریانی کە خوێندنەوەی کۆمەڵگەی کوردی بۆ لەسەر توانەکانی ئافرەتان هەمیشە بەشێکی بە کەمتر زانراوە بڕوایان وان نەبووە کە ژن بتوانێت ئەو پۆستانە بەڕێوە بەرێ. لە دیوێکی تریشەوە بەداخەوە هەندێک جار ئێمە وەکو ئافرەتان نەمانتوانیوە نموزەجێکی وا نمونەیەکی زۆر باش پێشکەشی کۆمەڵگا بکەین هەمانە لە پەنجەکانی دەستیان ناپەڕێ، بەڵام ئەوانەی کە چوونەتە ئەو جێگایانە نیانتوانیوە نمونەیەکی وها پێشکەش بکەن کە قەناعەتی کۆمەڵگەی کوردی خوێندنەوە ینی دنیابینی کۆمەڵگەی کوردی تاکی کوردی ببینێت گۆڕانکاری بەسەرا بێت تا بتوانێت کە کاندیدێکی ئافرەت کاتێک خۆی کاندید ئەکا دەنگی پێ بدرێت. و لە دیوێکی تریشۆ سێرەکەین ئەم قەناعەتە ئەم بۆ چوونە ئەم خوێندنەوەیە لەناو خودی ئافرەتانی شاهەیە لە کۆمەڵگەی کوردیە کە بڕوان زۆرتر بە یەکتری نیە، ئەم جۆرە لە بێ متمانەی لە نێوان خۆشیانە هەیە. ئەگەر تەنها ئافرەتان لەسەر ئاستی کۆمەڵگەی کوردی خۆیان دەنگ بدەن بە کاندیدا ئافرەتەکان ئەو ئەسڵ پێویستمان بۆ سیستەمە ژنێکە لە پەرلەمانی کوردستان و بۆ هاتنە پێشەوەی ڕێژەی ژنان دیاریکراوە کە سیستەمی کۆتایە ئێمە ئەتوانین ئەو قۆناغەش تێپەڕێنین کە ئومێد دەکەم بتوانین ئێمە قۆناغ بە قۆناغ چونکەمە گۆڕانکاریێکی گاڵتە نیە بەڕاستی پرۆسی گۆڕانکاری کۆمەڵایەتی زۆر لە گۆڕانکاری سیاسی قورسترە و بە تایبەتیش لە تۆ لە ناوچەیەکی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەناو ئەوەشە تۆ لە کوردستانە بژیت ئەو کوردستانیش بۆ خۆمان نەزانین ئێمە کاریگەرە بە کۆمەڵێک پرسی سیاسی تر کە ڕەنگە زۆر جار پرسە جێندەریەکان وەلا بخرێن ژنانیش لەو بابەتانەیە زیاتر ئەوەندەی سەرقاڵی بابەتە سیاسیەکان بن وەکو مەسەلەی نیشتیمانی و نەتەوەییەکان ئەوەندە نەتوانین سەرقاڵی بابەتە جێندەری و ژنانی و ئافرەتانێکی خۆمان بین. ئەمانە هەمووی کاریگەر بوون کە نەتوانین بڵێن پێش هەڵبژاردن و پێش دەنگدان ئێمە پێویستە هۆشیاری دەنگدانمان هەبێت. بێگومان نەک لە بابەتەکانی هەڵبژاردن هۆشیارکردنەوەی کۆمەلگا ئەبێتە خاڵی وەرچەرخان بۆ گۆڕانکاریەکان. بێگومان ئێمە بێت بە تایبەتیش لە نزیک بوونەوەی پرۆسەکانی هەڵبژاردنە ئەم بابەتە زیاتر تەرکیزی بخرێتە سەر و بە تایبەتی ئەحزابە سیاسیەکان کەمە بەرپرسیارەتی یەکەم ئەکرێتە سەرشانیان ئەوان لە ڕێگەی میدیاوە کە میدیا بۆ خۆی ئەمڕۆ بەڕای من هەنگاوانێ بۆ بەدەسەڵاتبوونی یەکەم کە خۆی لە سەرەتا ئێماڵین ڕەنگاندن دەسەڵاتی چوارەمە، بەڵام لە ڕووی کاریگەریەوە بۆ دروستکردنی کاریگەری لەسەر پرۆسی گۆڕانکاریەکان چ سیاسی بێت چ کۆمەڵایەتی میدیا خەریکە دەسەڵاتی یەکەم جێگەوەی دەسەڵاتی یەکەم ئەگرێتەوە. ئەمانە ئەتوانن هەنگاوی گەورە بنێن بۆ مەسەلەی هێنانە پێشەوە و دەرخستنی تواناکانی ژنان بەشداریکردنیان ئەو خاڵە ئیجابیانە بە تایبەتی کە لە مەسەلی بەشداری ژنانە خۆی ئەبینێتەوە چ لە مەجای بەڕێوەبردن ئەو چ لە مەجای یاسادانان کە ئەمانە ژنان کەمیان نەکردووە. یعنی بەڕاستیەکەی بە ئێمە بە تایبەتی لە 2 ساڵی 91ەکە ئێمە جۆرێک لە حکومی دیفاکتۆمان هەبووە دوای پرۆسی ئازادی عێراقی بەسەرایەت. ئێمە هەم لە ناو کوردستان و هەم لەسەر ئاستی عێراقیش نموزەجی زۆر جوان پێشکەش کراوە. هێنانە پێشەوە و دەرخستنی ئەم توانایانە بۆ خۆی ئەتوانێت گۆڕانکاری زۆر جەزری لەسەر ئاستی گۆڕانکاری لە عقڵێتی تاکی کوردی بکات. هەن بە بۆچوونی تۆ ئافرەت خۆی ئەتوانێت پۆست وەرگرێت یان پۆستی پێ ئەدرێت لە ئێستەیە لە هەرێمی کوردستانە؟ هەردوو حاڵەتەکە ڕاستە بەڕای من.
ئێمە چونکە تێبینی ئەەکەین ئەمە نەک بۆ ژنان بۆ پیاوانیش ڕاستە هەندێکمان هەیە لەسەر ئاست و توانە و کەفاعەت و لێهاتووی خۆی ئەوە سەر جۆدی خۆی خەبات و بەردەوامی دانەبڕاندنی کۆڵنەدان توانیوێتی پۆست وەربگرێ و جێگە دەستیشی دیار بووە بەڵام ئەوانشی کە پێیان دراوە بەداخە ئەوانش کە پێیان دراوە ئیتر ئایا لەبەر ئیمتیازاتی بنەماڵە بوو بێ یان هەر جۆرەێک لە ئیمتیازاتی تر بوو بێ کە بۆ پڕکردنەوەی بۆشایەک لە بۆشایەکان بوو بێ. تانیای شەهید تاهیر کچی شەهیدێکی دیاری کوردستانە تۆ بە بۆنەی شەهید بوونی باوکتەوە گەشتوتەتە ئەم پلەی ئێستا یان بە وجود و توانای خۆت؟ من لێت ناشارمەوە من هەمیشە شانازی بە منەماڵەکەم ئەەکەم کە کچی شەهید تاهێرم یەکی کەسێکی دیار بۆ لە سێدارە دراوە لە ساڵی 85 من بەش بە حاڵی خۆم ئەکرێ بڵم نەمبینیەوە چکە ساڵێک و 8 مانگ تەمەنی من بۆ کە باوکی من ئەعدام کراوە و دوای ئەوە من خوشکەزای شەهید مام ئاراسم لەناو حیزبی سۆسیالیست یەکێک بۆ لەسەرکردە دیارەکانی حیزبی سۆسیالیست ئەمانە زەخیرەیەکی گرنگ بوون لە ژیانی سیاسی من کە بەشداریم کردو بەڵام دوجار هەوڵ و کۆشەکە ئەوەیە بێ خۆت کیت خۆت چۆن ینی سنگ و قورسایی تۆ چییە چۆن ئەتوانی کاریگەریت هەبێت چۆن ئەتوانی بەشداری بکەیت ئەمانە هەتای لەگەڵ من نەهاتوون بەڕاستی من ئەمانە زەخیرێکی باش بوون جێگی شانازی من بوون بەڵام ئەوە بە ترافی زۆرینی برادەرەکانم من خۆم توانیومە ئەو کاریگەریە دروست بکەم کە لەناو حیزبی سۆسیالیستا بتوانم ڕێژێکی باش لە دەنگ بەدەست بێنم بۆ بوونم بە ئەندامی سەرکردایەتی و متمانەیەکی باش بێنم بۆ مەکتەبی سیاسی و لە هەمان کاتیشا بە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتی من بۆ پەرلەمانی عێراق بە شانازی و بە سوپاسیشەوە بۆ برادەرەکانم یان هەواڵەکانم لەناو حیزبی سۆسیالیست کە متمانەیان نابە من سەرۆکایەتی لیستی ئەو حیزب بکەم کە زیاد لە 40 ساڵ خەباتی هەیە ئەو هەموو شەهید و هەموو کادیرە ئەمانە کەم نین ینی هەردوو لایەنەکە دەوری هەبووە بەڵام کاتێک فرسەتێک بوارێک بۆ کەسێکیش ئەڕەخسێنی ئەبێ خۆی بتوانێت تەرجەمەی ئەو سیاسەتی ئەو حیزبی تەرجەمەی ئەو پرۆگرامی کە خۆی هەیەی ئەو گۆڕانکاریانی ئێوێ بیکایانی ئەو بەرنامەی کارێک کە هەیەی چۆن تەرجەمەیەکە بۆ حیاتی عملی ئەمانە ناتوانێت بنەماڵە و کەس و کار و یان ئەو ڕێگا خۆشکەری بۆ تۆ هەبووە کە گەشتی تەو پۆست و مەکانەتە ئەمانە ناتوانێت هاوکار بێ ئەبێ خۆت بتوانیت چۆن ڕنگدانەوەی ئەم بەرنامەیە لەناو ژیانی عملی تا و چی ئەەکەی چۆن ئەتوانی هەنگاوەکان بەرەو پێشەوە بنیت. لە ئێستا ڕۆڵ و پێگەی ژن لە سەرکردایەتی لە کۆمەڵگەی کوردیا لە چه ئاستێکە ئەبینی تۆ؟ من ژمان هەیە لە سەرکردایەتیە لە ڕووی چەندایەتیەوە ژمارەکان زۆرن بۆ ئێمە جێگە دڵخۆشیە چ لەسەر ئاستی ناخۆی هەرێمی کوردستان ئەتوانین بڵین بەڵێ هەرێمی کوردستان بەراورد بە ساڵانی ڕابردوو کۆمەڵە گۆڕانکاری بەسەرا هاتووە گەشتوینەتە ئەو بڕوایی کە بەڵێ ئەبێ ژمارەی ژنان هەبێ بەڵام لە ڕووی چۆنایەتیەوە دیسانەوە ئەمە گرفتەکەی بۆ ئێمە وەکو ئافرەتان وەکو ژنان لەناو سەرکردایەتی پارتە سیاسیەکانە کاتێکە بۆشایەکان پڕ ئەکرێنەوە ژمارەکان دائەنرێم ئەبێ ئەو ژمارەیە بزانین چۆنە و چۆنایەتی کاریان چییە ئەمەش بەڕای من دووسێک هۆکار هەیە دیسانەوە ئەوێ بگەڕێنەوە بۆ ئەو بارگراوەندەی کە لە عقلێتی کللتوری تاکی کوردیا هەیە بۆ تێڕوانینی بەرامبەر بە ژنان چۆن ئەتوانن ئەبێ ژن لێویا تێ ئەگاتە ناوەندی بڕیاروپی ئەو ترقیادا کۆمەڵی کۆت و بنت هەیە تێیپەڕێنێ کۆمەڵێ بابەت هەیە کە تا بۆ کراوە لە ناومەشەمە ئەو قیادەیە سەرکردەیە تێیپەڕێنە بۆ معنایە ناکە تۆ پەشێوی و لادانی کۆمەڵایەتی دروست بکەی بەڵام بۆ معنایی کە سەرکردایەتی ڕاستەقینەی وجودی تاکێک وەکو ژن بینیتە ئاراوە بۆیە لە ڕووی چەند چۆنایەتیوانی ئێمە هێشتا گرفتمان هەیە بەڵام گرفتەکەش بە تەنها لەسەر کەسایەتی کەسایەتی ژنی وەکو تاک خۆی ئەمە هەمومان بەرپرسیارە بینتیایە من هەموو جارێک ئیشارەت بەوە ئێمە کاتێ باز لە مەسەلەی بەشداری ژن ئەکەین لە هەر بوارێکی یان کێشەیەک ئیساراکەین ئەی جوڵێنێ کێشەکە بە تەنها کێشەی من نییە وەکو ئافرەت کێشەی هەموو کۆمەلگایە مادەم کێشەی هەموو کۆمەلگایان کێشەی ژن و کێشەی پیاوە کەواتە بێ پیاویش بەشێک بێ لە چارەسەرەکەم بێ چارەسەر بکەم يعني من أقدر كاتي أمي كشيء جن لهر مجالك على مجالي كمالاتي سياسي كلتوري راجع عند ما يشار سريب كم كشك بتنهاهي مني كاتك ما دام كشيء كمالجا بيعيش بشكل لو كمالجا أبي إيش بشكل بلا شار سر لقى منا وأبي ملم خاليا شوني تبي كردنا وما لسر شار سر كردني برسكان بقورين کار لەسەر زهنی پیاوانیش بکەین خوێندنەوەی بەرامبەر بە بەشداریکردنی ئافرەتان لەو بوارانەیە چۆنە ئایا بە تایبەت بوونە لە حیزبێکی سیاسیە تەماشاکەی چۆن کەوادری ئەو حیزبە سیاسیە تێڕوانینی هەیە بۆ ژنێک کە لەناو قەیادەکەیەتی بە هەمان ئەو تێڕوانینە تەماشای پیاوێکی سەرکردایەتی حیزبەکەیەکە یان بجیاوازتر یان بە هەمان ئەو تێڕوانین لە دەروی حیزبەکەی هەیەی بۆ ژنێک ئەبێ لە چوارچێوی دیوار و ماڵ و مەتبەخ و پەروەردەکردن کە ئەمانە قودسیەتی خۆی هەیە
يعني يعني همان ام تيروانيني هي يعني تيروانيني كي هي بلا امج عفرتك اتواني دزجاج اورجانيك يم حزب بري وبريا واتواني بجدار بلا بريا هي سياسي حزبك اتواني قناغي لقناغ كاني خبات بري وبريا امانه هم بو خوي اتواني فاكتوري بحزب الله برو بيشتشوني كوي كومالجا كجنان جزء كي زور جرينجتيا زۆر کات ئەڵێن ژنان ناتوان سەر مەشق بن لە کۆمەڵگەیە تۆ ڕائت چیە لەسەرەمە لە کاتێکا تۆ بەرپرسی ڕێکخراوە جەماوەری پیشەیەکانی حیزبەکەتیت و کۆمەڵی پیا و لەگەڵ تا کارەکەن و بەرپرسی لێیان ڕائت چیە لەسەر ئەو قسەیە کە ئەوترێت ئەوانێک کە زۆر جار بە ئیشارەتم پێ تێڕوانین بووە قسە بووە لە ناو کۆمەڵگا ئێمە ئەڵێن خۆشبەختانە زۆربەی زۆری ئەو ئافرەتانەی کە گەشتونەتە جوندەکانی بڕێدەن ئەمانیان ڕەت کردوێتەوە یان با بڵێ ئەم فەلسەفەیان ڕەفز کردوێتەوەوانێ و بەتاڵ کردوێتەوە بەتەنها من نیم ینی زۆربەی بۆ نمونە لە حیزبە دەسەڵاتدارەکانیش ئافرەتەیە جونگە حساسەکانی حیزبەکانی بەدەستەوەیە مەرجنیە لە میدیا دەرکەوت بێ زۆر بەڵام ئەگەر ورد ببیتەوە تایانە ئافرەتمان هەیە لە ناو قیادەی حزبی سیاسیەکانە دەستگای زۆر حساسی بەدەستەوە من بەر لەوەی کە بەرپرسیارەتی مەکتەبی ڕێکخراوە پیشەوە جەماوەریەکان وەربگرم لەسەر ویستی خۆم و داوای خۆم کە داوام کرد لە مەکتەبی سیاسی پەیمانگای پێگەیاندنی کادیرانمان لە حیزبی سۆسیالیست دامەزراند و بەرپرسیارەتی ئێوەم گرداستۆ کە یعنی تۆ بەرپرسیارەتی پەروەردەکردنی کادری حیزبێک کارێکی گاڵتە نییە کارێکی ئاسان نییە یعنی هەموو چارەنووسی ئەو حیزبە لەسەریەتی من ئێستاش ئەبینم لە حیزبەکانی تر مەکتەبەکانی هەڵبژاردن مەکتەبی ئیدارە و مەکتەبی دراسات پێگەیاندنی کادیران لە زۆربەی دەستگاکانە بێجگە لەوەی کە ئەو دەستگایانی کە تەخەسوسن بە پرسی ژنانەوە وەکو ڕێکخراوەکانی ژنان لە لای ژنان و لە ئافرەتان خۆیانە لە زۆربەی حزابەکانە ئەم دەستگایانەت لە لای ئافرەتانە و باشتریش لە پیاوەکان توانیوانە بەڕێوەی بەرنەوە ڕەنگە شێوازی سیاسەتێکی نەرمیشیان هەبێت لە بەڕێوە بردنە باشە تانیا خان هەموو کات ژنان باز لە ڕێگری ئەکەن بۆ چوونە پێشەوەیان لە کارەکاندا ئەو ڕێگریانە چین و پێویستە چۆن بێت تۆ لە ئەزمموی کاری خۆتا هیچ ڕێگریەک و بربەستێک هاتوۆتە ڕێگەت بێگومان لە هەموو کارێکە پێویستە ئینسان کاتە هەنگاو ئەنێ لە سەرەتای بڕیار با لەوەی کە هەر ڕێگریک بێتە بەردەمی تێپەڕێن بووی بە ئامانجەکەی بگا ئێمە بەگەیشتنمان بە کۆمەڵێک پۆست بە مانای ئەوەنی هیچ ڕێگرێک نەهاتبێتە بەردەممان بگرێ ڕێگرەکان لە بەردەمی ئێمە زۆر زیاتر بۆ لەوانەیە کە دانیشتون و لە دەروی ئێمە قسە لەسەر ئەوواکەن یان ئەیانەوێت یان نیانتوانیەوە بگەنە ئەو پۆستانە بەڵام ئەمە بڕیارێکە تۆ بێ بیدەیت ڕوبەڕووی کۆمەلگا ئەبیتەوە ڕوبەڕووی کۆمەڵێک بیرکردنەوە بیتەوە لە ناو حیزبەکەی خۆشتان نەک تەنها لە دەروی حیزبەکەی خۆت کە دوجارێ من لە کۆمەلگایەکەوە هاتوین تێڕوانینیان لەسەر بەشداریکردنی ژنان زۆر باش نییە ینی بەداخەوە کە ئەمە ئەبێت دانی پیا بنین بە تایبەتی لە مەسەلەی سیاست من هەموو جارە وتومە کاتی ئافرەتێتە دەرەوە لە ماڵەوە تەنانەت بۆ وەزیفەیەکی ئاسایش ئەبێ بڕیاری ئەوە بات کۆمەڵی تەحەدا هەیە بیکە کاتێک قورستر لەوە تۆ بڕیاری بەشداری سیاسی وەکوای لە جەبهەیە کابی ئەبێ لەم جەبهەیە تۆ ڕوبەڕووی کۆمەڵی بابەت ببیتەوانەیە کە ڕەنگە زۆر بە قورس دەستەر بکەوێتوانێت پێویستە وڕێکی زۆر پۆڵاین هەبێ بۆی بتوانی لە بەرامبەر هەموو ئەمانەیە بوەستی منیش و هەموو ئەوانشکە ئێستا لە سەرکردایەتی حیزبەکانن بە ئاسانی نەگەشتون بۆ پۆستانە و ڕۆژانە کۆمەڵێک تەحەدا توش ئەبنەوە لەگەڵیشی مەحرومە بن لە کۆمەڵی مافی خۆیان وەکو ئینسان ینی کۆمەڵی بابەت هەیە تۆ لێ مەحروم ئەبی ناتوانانی وەکو تەمەتوعی پێوەکەیت وەکو هەر ئینسانێکی سادە و ئاسایی کە بەداخەوە ناکرا ئەمە هەبێت بەڵام بە تایبەت تۆ کاتی ئافرەتی و پۆستێکە هەیە ئەوێ لە کۆمەڵی بابەت خۆدا بە ماڵی بە ناچاری بۆچی بۆی لە پێناوی پاراستنی ئەو پێگە و کەسایەتی سیاسی کە هەتا بەڵێ بێگومان ئەگەر ڕەنگە بڵم بەناوی زۆربەی زۆری ئافرەتەکانی هاوپیشەشم و ڕەفیقیشم کە لە سەرکردایەتی حیزبەکانن ئێمە گروپێکمان هەیە گروپی سەرکردایەتی ژنانی پارتە سیاسیەکان گروپی ئاشتیە کە لە پرسە سیاسیەکانە زۆر جاریم سەردانی لایەنەکانەکەین کۆبوونەوەی جەماعیمان هەیە ئەمە هەمووی گلی و گازەندە و بڵین معاناتی هەمومانە بەڵام دوجار ئەمە بڕیارێکە ئێمە یاومانە ئەم لەم ڕێگایە بەردەوام ئەبین و بە دڵنیاییشەوە ئێمە سەر ئەەکەین چکام ڕێگای ئێمە گرتومانە ڕێگایەکە لە پێناوی هەموو کۆمەلگایە نەهاتوین تەنها لەسەر مەسەلەی ئافراد یا بابەتێکی معەن کار بکەین ئێمە ژۆک و تاکێک لەم کۆمەلگایە بەرپرسیارەتێکی ئەخلاقی ئینسانیمان هەیە کە بەشداریکردنی سیاسیەوە لەو ڕوانگەیەوە پێمان وایە ئەتوانین وجودمان هەبێ بوونی خۆمان بسەلمێنین
ژنان لە هەرێمی کوردستانە لە پۆستی سیاسی بێ لە حکومیە بێ نمونەیەکی وا جوانیان پیشانیاوە هەتا ئافرەتانی تریش چاولەوان بکەن بێنە پێشەوە. ئەگەر بەکۆی گشتی وەریگری من گومانم نییە لەوەی لەبەر ئێستا بە تایبەتی هەرێمی کوردستان نموزەجێکی زۆر جوانی ئەگەر لە ڕووی شقلیشەوە بێت جگەلەوەی لە ڕووی مۆزۆعی شۆ پێم وایە هەروایە ئەگەر لە ڕووی شقلیشەوە بێ بۆ نمونەتەوە سەرۆکایەتی پەرلەمان دوو ئافرەت هەیە ئەمە بۆ سەر ئاستی دنیای دەرەوە ناوخۆش نموزەجێکی زۆر جوانە نموزەجێکی سەرکەوتووە تا ئێستا و لە پۆستی لەناو ئەحزابە سیاسیەکانیان لەناو حکوومەتە وەزیری ژنمان هەیە ئەمانە بەڵێ بێگومانێ ئەو ئافرەتانێک کە ناردوومانە یان پارتە سیاسیەکان متمانیان پێیاون توانیویانە لە جمهوری ئەساسەکانە جملەکانی بڕێدار لەناو هەرێمی کوردستانە بەشداری بکەن توانیویانە وێنەیەکی جوان پێنیشان بدەن لەسەر ئاستی ناوخۆ دەرەوەش کە وجودی ژن لەو شوێنانە و نەخەتەرە لەسەر کۆمەڵگەی کوردی بەڵکو هەوڵێکە بۆ بەرەو پێشبردننی زیاتری کۆمەڵگەی کوردی و لە هەمان کاتە هۆکارێکی سەقامگیری سیاسیش بەڕای من هێناوەتە ئاراوە. تانیا خان جیا لە پرسی ژن حەزەکەم یەک دوو پرسیاری سیاسیش بکەین. زۆر کات کە باز لە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد دەکرێت یعنی دەکرێت لێدوانی کاکە حەمەی حاجی مەحموود دەبیستین کە تا ڕادەیەک چەند لێدوانێکی تایبەت بەخۆی هەیە تۆ وەکو تانیای شەهید تاهیر وەکو کەسێکی یاساناس وەکو ئەندامی مەکتەبی سیاسی ئەو حیزبەش پەیوەندیەکانی هەرێم و بەغداد لە ئێستا لە چ ئاستێکە ئەبینیت؟ من لێرە لە دوو خەڵ وەڵامی جەنابە ئێمەوە هەم وەکو بۆچوونەکانی جەنابی کاکە حەمەکە سکرتێری حیزبی سۆسیالیستە مەژ تەمەنێکمان لەگەڵ یانە سەرف کردو لە نزیکەوە لە بیرکردنەوە بۆچوونەکانی زین لە چیەوە سەرچاوی گرتووە لایەکی تری شەوکە وەکو ڕایتانیاکە لەسەر پەیوەندیەکانی هەرێم و بەغداد ڕەگە و ڕیشەی پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ بەغداد مێژوویە ئێستا نییە. ئێمە ئەگەر دیراسەیەکی ورد بکەین تۆزە بگەڕێنەوە بۆ تاریخی عێراق زۆر نییە زۆر نییە تا گەنجێک بە تایبەتی نەتوانێت بخوێنێتەوە 1920 عێراق دروست بووە لە 1920ەوە کە دروست ئەبێت تا ئەوکو ئەگەینە تاڵی ئێستا کە 2021 100 ساڵ و ئەوە تێپەڕیەوە بەسەریە هەموو زەمانەکان ئەبینین لەگەڵ زەعیفبوونی حکوومەتی مەرکەزی عێراقی لەگەڵ ئەو کاتێک کە پێویستیان بە ڕای کورد هەیە بە قووەتی کورد هەیە بە توانای کورد هەیە حکوومەتی عێراقی کۆمەڵێ بەڵێن ئەیات بە کورد هەر لە دروستکردنی دەوڵەتەوانەیە هەر لە لکانی مووسڵ بە عێراقەوە هەر لە کۆمەڵ مەسەلەی گۆڕانکاری بڵین لە پاشایەتیەوە بۆ کۆماری لە کۆماریەوە جارێکی تر هاتنە سەر تەختی حیزبی بەعێز مەسەلی بەیاننامەی 11 ئاسار ئەمانە کۆمەڵی خاڵی تاریخی زۆر خەتەرن کە ئێمە مێژووی خراپمان هەیە لەگەڵ عێراقا بۆیە بەڕای ئێمە و من دڵنیاشم جەنابی کاکە حەمە بیرکردنەوەکانی ئەو کەسێکی نیشتیمانی و نەتەوەییە هەمیشە و بیر لەو ڕوانگەی و بیری لێ ئەکاتەوانێ ئێمە لە ناو عێراقا کێشەمان بە تەنها ئەوە نیە و کێشەمان لەگەڵ ئێستا نخبەی سیاسی عێراقیە هەبێ کێشەمان لەگەڵ حکوومەتی عێراقا نیە کێشەمان لەگەڵ عەقڵیەتی سیاسی عێراقا هەیە عەقڵیەتە سیاسی کە چەندین ساڵە دەسەڵاتی سیاسی عێراق ئەبابەڕێەوە مەسەلەی شیعە یان سونە ئەمە بابەتێک نییە ئەگەر بینە سەر ئەسڵی ئێمە کێشەی ئەگەر دەسەڵاتمان لەگەڵ شیعە هەیە کێشەی خاک و ئەومان لەگەڵ سونەش هەیە یعنی کەواتە کێشەکانی ئێمە ئەوە نیە گەر بەهاتن سەر دەسەڵاتی لایەنێک بۆ لایەنێکی تر گۆڕانکاری بەسەرایە یان کۆمەڵی پرسی ئێمە هەیە پرسی ئێمە پرسێکی چارەن و سازە پرسی نەتەوەیە پرسی خاکە زمانە ئاڵایە نیشتیمانە تەنها مەسەلەکە لە بودجە و موچە کۆ نەبووتەوە ئەگەر ئەوان ئێستا فۆکسیان لەسەر ئەوە داناوە تەنها مەسەلەکە موچەیە ئەوەیە کە ئێستا خەڵکی کوردستان بەڕاستی برسیە هیلاکە ماندووە ماوەی چەند ساڵێکە ینی لە 2007 بانەکەمەوەڵەتەوە چەند ساڵێکی زۆرە بڕیارێکی مالیکی بودجەی هەرێمی کوردستان بڕدراوە خەڵک لە بارودۆخێکی ناهەموارە مەسەلەی داعش و کۆڕۆنا ئەمانەش هەموو کاریگەریان هەبوو ئەمانەوەکو نقطەی زۆعفی خەڵکی کوردستان بەکاری ئەهێنن بۆیە چارەسەرکردنی پرسی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا پێویستی بە پرۆسی دانوستان کاری بەردەوام هەیە بە پشوو درێژی هەیە و ئەگەرنا باشترین خیار لە بەردەمی ئێمەیە ئەوەیە کە ئەم عێراقی بکشینەوە لێ ئێمە ئیدارەی خۆمان بین چۆن لە ساڵی 91 تاوەکو 2003 حکوومەتی هەرێمی کوردستان نەچۆێژە هیچ تەکیفێکی یاسای دەستوریە و ناونرا حکوومەتێکی دیفاکتۆ لە ئێستاشە ئێمە توانین ئیدارەی خۆمان بین ئەگەر ئیرادێکی سیاسی بەهێز لە کوردستانە هەبێت دووبارە ئەڵێمەوە ئەگەر یەک ریزی و تەبایی بە ئیرادێکی سیاسی بەهێز بینیت لە هەرێمی کوردستان بەداخەوە
ئەمە قسەی من نیە، ئەمە خوێندنەوەی سیاسی هەموو چاودێرانی سیاسیە، هەموو ناو ئەحزابە سیاسیەکانە ئەو سەرکردایەتی سیاسی خۆیانە دانی پیانن مادەم هەموومان داوای یەک ڕیزی و تەبایی ئەەکەین کەواتە نییە ئەگەر هەبێت داوای ناکەین وایە مادەم هەموومان داوای ئەوە ئەەکەین کە پرسەکانمان تەنها لە پرسی موچە کورتی نەکەینەوە لەگەڵ بەغدایە هەموو شتێک لە پێناوی ئەوە دانێنێ کەواتە کێشەی نەتەوەی و نیشتیمان چارەسەر نەکراوە مادەی 140 مەسەلەی امتیازاتی پێشمەرگە مەسەلەی امتیازاتی کەسوکاری سەربەرزی شەهیدان مەسەلەی مستحقاتی بەشداریکردنی پێشمەرگە لە هەیئەی دیفاعی عێراقیە زۆر بابەتی مەسەلەی زمان تا ئێستا زمانی کوردی لە خەتەرە تەنانەت لە ناوچە دابڕێنراوەکان کە بە فەرمی زمانی کوردی ئەبێ زمانێکی ئەساسی بێ لەپاڵ زمانی عەرەبیە لە عێراقا کۆمەڵ بابەتی تری گرنگی شەمانە کەواتە ئێمە زۆر دۆزەکەمان لەمە گەورەترە لە خەتەری لەوە گەورەتر لە بەردەممانایە تەنها ئەوە نییە و بە دڵنیاییشەوە من 100% هاوڕای بۆ چوونەکانی جەنابی کاکە حەمەم لەسەر مەسەلەی پێشهات و داهاتووی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق و لەسەر ئێستەی پرسی ئێستەش بۆ چارەسەرکردنی کێشەکانی عێراق. تانیا خان جیاواز لە حیزبەکانی تر وەک لە لای هەمووان ڕوونا حیزبی سۆسیالیست زیاتر بە حیزبێکی کۆمەڵایەتی ناسراوە ئەو کەسانەشی کە لەو حیزبەدا سەرکردایی دەکەن و کار دەکەن کەسانێکی باگراوند سیاسی و کۆمەڵایەتین تۆ چۆن توانیتە لە ناو ئەم پێکاتەیە جێگەی خۆت و بیر و بۆچوونەکانی خۆت بکەیتەوە؟ دیارە حیزب خۆی بۆ خۆی بزوتنەوەی یان ڕێکخراوێکی سیاسی هەڵقڵاوی ناو کۆمەڵگایە کۆمەڵێک بابەتی زۆر گرنگیش لە ناو کۆمەڵگەی کوردیە هەیە کە هەرچی چۆنێت تەرجەمەکی بۆ ناو حیاتی سیاسی تیا زەرمەند نابی من بۆ خۆشم کەسێکی کۆمەڵایەتیم کەسێکی دانەڕاونیم لە کۆمەلگا بەردەوام تەواجودمان هەیە بۆیە ئەمە ڕەنگە بەشێک بێت لە هۆکاری سەرکەوتنی من لە ناو حیزبی سۆسیالیست و مانەوەم لە ناو حیزبی سۆسیالیستە و خۆشبەختانە حیزبی سۆسیالیست لەگەڵ حیزبێکی نیشتیمانی نەتەوەییە لایەنی کۆمەڵایەتێکی خۆی دانەبڕانی لە ناو کۆمەلگای کوردی بە خاڵی سەرکەوتن و مانەوە و پاڵپشتێکی بەهێزی خۆی زانیوە ئێمە هەمیشە شانازی بە و نقطەیمانەوەکەین بە تایبەتی کە سکرتێری حیزبەکەمان هەمیشە وجودی هەیە لە ناو بۆنە و پرسە کۆمەڵایەتیەکانە و دانەبڕاوی لە ناو کۆمەلگا چونکە دوجار ئێمە بەبێ کۆمەلگا وجودمان نییە حیزبی سیاسی بەبێ کۆمەلگا و دووبارە نەچوونەوەی ناو کۆمەلگا نەتوانێت نوێ ببێتوانێت نەبوونیشی ئەتوانێت بمێنێت. تانیا خان کۆتا پرسیارمەوەیە لەم بەرەو 8 مارس ئەڕۆین بۆ ڕۆژی جیهانی ژنان چیت هەیە بۆ ئەو ڕۆژە؟ بەداخەوە ئێمە ماوەی چەند ساڵە کارەکەین لەسەر مەسەلەی پرسەکانی ژنان هەموو ساڵێکمان لە ساڵەکانی تر بلکە ئەگەینە بابەتەکانی 8 مارس لە کۆمەڵی بابەتەوە تایبەتی لە بابەتی کۆمەڵایەتی و مەسەلەی ژنان خراپ و خراپتر ئەبێت بەراورد بە پێشکەوتنە کۆمەڵایەتەکانی دنیا و کە ئێستا لە ناو هەرێمی کوردستانیشە کۆمەڵی پێشکەوتنی باش ئەبینین بەڵام بە بیرکردنەوە لەسەر مەسەلەی پرسی ژنان دووبارە ئەڵێن بەداخەوەکە نەمانتوانیوە بڵێن ئەم ساڵمان لە ساڵی داهاتوو ڕابردوومان باشتر بووە وی لێرە هەرمێ دەخوازم منیش وەکو هەموو هاوڕێکانی ترم کە بتوانین تا ساڵی ئایندە ئەگەر کۆمەڵی گۆڕانکاری کەمیش وێ لەسەر عقڵێتی کۆمەڵایەتی و سیاسی لە هەرێمی کوردستانە ڕوویابێت کە بتوانین پرسی ژنان ببێتە پرسیەکی جدی ئێمە بتوانین لە ساڵی داهاتوو بە شانازیەوە بڵین ئەمە لەسەر ئاستی سیاسی و کۆمەڵایەتی و حکومیش ژنان ئەوەنە دەستکەوتیان هەبووە ئەوەنە ڕێژەی تۆندوتیژی کەمی کردووە نەک زیای کردبێ بە هەموو جۆرەکانی تۆندوتیژیوانێت تاوان بە پیپێوەرەکانی سەردەم جۆرەکانی تۆندوتیژی ئێمە کرێ بڵین گۆڕانکاری بەسەریە بێگومان ئێمە ژۆک و حیزبی سۆسیالیست ڕێکخراوێکمان هەیە ڕێکخراوی گەشەپێدانی ئافرەتانی کوردستان کە بە تایبەتمەندە بە تەواوەتی بەسەر پرسی ژنانەوە کۆمەڵی تایبەتمەندی خۆی هەیە چ لە سەرکاری تاک و ڕێکخراو خۆی چ لە سەرکاری دەستە جەمعی کە ئێستا زۆرینەی ئیشەکان ئیشی دەستە جەمعیە بە تایبەتی مەسەلەی بەشداریکردن لە ڕۆژی جیهانی ژنانە کۆمەڵێک کار و پرۆژەی تایبەت هەیە کە مێ دەکەم لەو ڕۆژەیە بە هەموو لایەکمان وتوانین هاوکاریان بین لەگەڵی و بەشداریان لەگەڵا بکەین ئێمەش کە ئەمە هەرچەنە وەزیفەی خۆمانە ئەبێ بەشداریش بین مێ دەکەم بتوانین کار و چالاکی و پرۆژەی باش و بەرهەمدار بێت لە ڕۆژە. تانیا خان زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووم کە دەرفەتە بە ئێمەیە سپاس بۆ کاتێ بە ئێمە و بەخشی بینەرانی شارپرێز بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان هەتا دیدار هەر شاد بن. زۆر سپاس تانیا خان.